بوو مانگێک ڕێکەوتن لەسەر ئەو مانگە کرێ بەڕاستی ینی شتەکە کۆتایی نایە کۆنکرێتی نیە ڕێکەوتنەکان یەکجارێکی بێتر گرنتی ئەو بدرێت کە تا کۆتایی ساڵ بۆ نمونە موچە دابەشەکرێت چونکە ئێمە لە مانجی ئەوە تا نزیکە بینەوە لە مانجینۆ تازە موچەی مانگی شەش هەریکە تەمویل لە کرێویش ئەگەر بینێرێ هەر ئەمەش وای کرد یانی ئێستا لە من کە باسی پارێزگای سلێمانی یەکەم لە زۆربەی دام و دەستگاکان بایکۆت دەستی پێکردووە هەروە بڕیارە هەندێک لە مامۆستایانی ناڕازی سبەینە خۆپشاندان ئەنجام بدەن سەبارەت بە دواکەوتنی موچە چونکە ئەمە کاریگەری ینی بەڕاستی لەسەر دۆخەکە بە گشتی هەیە نەک موچە خۆران بەڵکو تەواوی خەڵک چونکە هەم موچە جگە لە ئەوەی کە کاریگەری لەسەر موچەخۆرەیە کاریگەری لەسەر بازار و ژیانی خەڵکیشەیە کەم نەمیوارە دوو میوانم هەیە هەریەکە لە بەڕێزان بورهان ڕەشید پارێزەر ئامادەیە زۆر بەخێرێکا گوڕازی هەروەها کاگ عوسمان گوڵپی کە مامۆستای ناڕازیە بەڕاستی ئەویش میوانمە بەڵام کەمێکی دیکە دەگا لە ڕێگایە بۆیە ئێمە دەست بە بەرنمەکەکەین کە کاگە عوسمانیشا و حتمما بەشداری پێەکەین و بەشدارە بێ لەگەڵمان کاگوران ئەگەر بۆ دەست پێ بکەم یان ئێمە زۆر جا بەڕاستی ئێمە هەری بڕوا بکەم من لە هەفتەیەکە ڕەنگە 5 ڕۆژێر بەرنامەکەم لە سەموچەیە یەت و نایەت و چارەسەرە بێ یاخود نابێ ئەمە خەڵک تاوکو کەی بۆ نمونە چاوەڕێم دۆخە بکە کە هەندێک لێک تێگەشتنێ هەندێک بڕگەی یاسایی هەیە بەڕاستیە بێ هەردوو لاپی و پابند بن و خەڵکیش نەجاتی بێ لەم هات و نهاتێ بەڵێ وەڵا زۆر سەراحەت قسەکەین خەڵک هیچ ئومێدێ بە حکوومەتی هەرێمی کوردستانە هەڵنەواسیە بۆچی ئەگەر بەغا بێوێت شتێ بکە ئەوە جیاوازە بە زۆر بەسەر هەرێمە فەرزیگا لە خزمەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان چۆن قەراری 224 دەرکرد و هەم قەرارێکی بۆ نەوتی هەرێمی کوردستانیش دەرکرد پێشتر لەبەر ئەوەی تۆ سێری تەرکیبی حکومڕانی ئەم وڵاتەکە تەرکیبی حکومڕانی ئەم وڵاتە حیزبێکی عەشایری ئیدارەی ئەم وڵاتە ئابە کە پارتی دیموکراتی کوردستانە بۆی چێتیش یارمەتیم بە حیزبێکی تر بووە بە شاگردی کە پێشتر نوێنەری چینی ڕەنجدەران و زەحمەتکێشان و جوتیاران و چەوسا و کرێکاران بوو کە ئەو سیاست ئێمە لە خانۆ قوڕەکان و لە گەڕەکە هەژار نشینەکانەوە دەست پێگا ئەمڕۆ ئەم حیزبە لە پێناوی پارەیە بووە بە شاگردی ئەو بنەماڵە عەشایرە ئەم بنەماڵە عەشایرە تۆ سەیری تەفشیری خەڵکی ئاغاکە چۆنە ئەمانە شێخی عەشرەتن وەکو ئاغا وان تەرکیبی ئاغا ئەوەیە لە ڕەعیەتەکەی خۆی لەوەی کە پێڵێ طەبەقەی عەوام خواری خۆی کە ئەمڕۆ میلەتەکە زۆرترین باج و سەرانە وەرگێ باش زۆرترین زۆرداری و چەوسانەوە و تێهەڵان کە هەمووان بترسێنێ هەموو ڕێزی لێ بگرن لە ترسا وە کەمترین خزمەتیان پێشکەشکە هەر بیزەبت ئەمانە دیوتە عەشرەتێکی ئاغاوات و شێخن نەفسی ئەم ئەقڵەتی ئاغاواتیان هێناوەتە حکومڕانیەوە ئێستا ئەقلێکی ئاغا حکومڕانی هەرێمی کوردستانەکە کە عیبارەتە لە بنەماڵی بەرزانی پارتی ئەمانیش لە پێناوی پارەیە وازیان لە سیاسەتی خان و قوڕەکان هێناوە لە سیاسەتی پژگیریکردن لە چینی هەژار و پێگەیاندنی مناڵی هەژار و دەستگیرۆییکردنی خەڵکی هەژار و چینی مامناوەند کە ڕەفاهێتی ژیانی پێبەخشی ئەمان وازیان لەوانە هێناوە لە پێناوی پارەیە ئەو تەماحی ئەم ئاغایە لە هەولێر یاوێتێ بەردەمیان دوای ئەو کەوتون لە پێناوی مشتێ پارەیە طبیعەتی ئاغا وایە ئەمان ئەم ئەقلێتی ئاغایەتیان هێناوەتە حکومڕانی کوردەوە بە نەفسی ئاغای گوند حکمی خەڵکی کوردستان دەکەن هیچ مەبەستیان نییە ئەم ڕەعیەتەی ئەوان نەخۆشەکەوێ لە برسا ئەمرێ نان هەیە بیخوا هەر بە شەقیش باج و سەرانەی لێسەنێ وەک باج و گومرگ و زەڕیبە و ڕسومات و پارەی پرۆژەی ڕووناشی و کە هەموو خەڵک ڕەفزێتی بە ناقانونیە فەرزێگا هەر وەکو ئەوەی ڕێگە نایە کەس مەحاسەبەیکە هەر وەکو ئەوەی دادگاکانی کردووە بە حیزبی هەر وەکو ئەوەی کێ ئارەزووکە تێی هەڵەیە سیپان ئامێدی ماندینی وتی مەسعود بەرزانی بۆتە نەکبەتی بۆ میلەتی کورتیان هەڵا شوانگەردی ماندینی لە هەولێر کەوتی کاک مەسعود ئیستیقالەکە تۆ لە هەموو سلگەکانە فەشەل هێناوە ئەوە بوو بە 6 کەستەیان هەڵا ئەمە ئەقلی ئاغایە ئەقلی ئاغا و دەرەبەکە حکمی ئەم وڵاتاکە لەبەر ئەوە
تا ئەقلی ئاغایەتی حکومکە دەسەڵاتی سیاسی دەرەجەیشی بەدەست بێ چاوەڕێی خێر مەکە و چاوەڕێی خێریش لەم ئیدارەی ئێستەی یەکێتیە با بەڕێوە ڕەنگە مستەقبلەن باشتر بێ پێشتر باشتر بۆ ڕەنگە مستەقبلن باش بەڵام ئەم ئیدارەی ئێستا ئەم ئیداری ئێستا هەموو شتێکی قبوڵە یعنی ئاغا لە هەولێرەوە ئەڵێ پرۆژەی ڕووناشی ئەم لە انتخابات تا دژێتی دوایی پژگیریەکە ئەو لێرە ئەڵێت نایڵین غازی چەمچەماڵ بە دەردی نەوت بچێ و بێتە نقمەیەک و نەهامەتی و نەکبەتیشتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە هەڵبژات ناواڵێ دوای پشگیری ئاغاکەیەکە ئەم لە پرۆسی تەوتینە لە انتخاباتە شتێگەڵێڵێ هەژماری مەسوور بەرزانیە دوایەڵێ نەخێر ئاغا ڕاستەکە لە هەولێر ئەمە ئەقلی ئاغایەتیە لەبەرەوە خەڵکی کوردستان یا بێ خۆی بجوڵێ یا ئەمەتانی ئەم ڕێگەی بەغایی گرتوێتی کە هەنێ نەتایجی مەلموسی بۆ شتێکی باشە لەبەرەوە چاوەڕێی خێر و پیاوەتی و بەزەیی لەمانە مەکە ئەوەی ناوی بەزەیی بێ من گومانم لە کوردبوونی خۆ ئەمە ساڕێژکردنە بەڕاستی من لێو ناشارگومانم لیان هەیە لە کوردبوونیان لەبەرەوەی ئەگەر کورد بن بەزەیان بۆ میلەتایەتەوە کە بەو دەردەیان نابردووە من ویستمە پرسیارەکەم ئێساش ئەم نردنی موچە چەند مانگ جارێک ینی ساڕێژکردنە ئەمە خۆ چارەسەرکردن وەکو دەرزی موسەکی وایە وەک حەبی پاراستۆڵ وایە بۆ 6 ساعات ئازارەکە و بڕوە چونکە ئێستا بۆ نمونە ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش کۆمەڵێک پابندی بۆ هەرێمداناوە بەڵێ ڕاستە خۆ لە چەند مانگی ڕابردوو ژارم پابندیانە هەبووە جێبەجێ نەکراوە ئوستاز حکوومەتی هەرێمی کوردستان درۆەکە ئەزانی بۆچی درۆەکە ئێمە قانونی ئیداری مالیمان هەیە قانونی ئیداری مالی هەموو عێراقی تەنزیم کردووە هەچ پرۆژەیەشی موازنە بوجە دانرێت لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان ئەبێ ملتەزیم بێ بە بنوت و ئەحکام و مادە و بڕگەکانی ئەو یاسای ئیداری مالیەوە لە مادەی 29 ئیداری مالیە زۆر بە وازەحی بە چەند بڕگەیەک دیاری کراوە حکوومەتی هەرێم ئەبێ داهاتی کوێ داهاتی نانەوتی لە سەیا سە بغێڕێتەوە بۆ مرکز و داهاتی کوێ لە سەیا پەنجای بژێڕێتەوە بۆ مرکز لە داهاتی شوێش هەمووی بۆ خۆیەتی هەمووی دیاری کراوە ئەمانە بەس بیانوە هێننەوە بەس وەخت بەسەرە بن چاوەڕێەکەن انتخابات بێن نەرمی زیاتریان بۆ بنوێنرێت تا چاوەڕێەکەن ئەزمێ لە عێراق یا شەڕی ئێرانی ئیسرائیل دەست بێگا وەخت بەڕێەکەن ئەوەی مشوری بخۆن موچەخۆر نییە گلەیم لە موچەخۆران و خانە نشینانێ کە ئەم هەموو خانە نشین و موچەخۆرە هەیە هەڵوێستێکی یەکگرتویان نییە نایەنە سەر جادا بە یەک دەنگ یەک ڕۆژ داوای مافی خۆیان کەن خەڵکی کاسب و دوکانار نایە پشگیریان کاکە خەڵکی کاسب و دوکانان ڕاستە معاشخۆر نییە بەڵام لەسەر معاشی ئەوە ناژێگە خەڵک معاش پێێنێ نایە شتکەڕێ نایەنان خوا نایە سیارەکەی چاکاتەوە زۆر باشە کاک عوسمان گوڵپی وەڵا گەشتووە مامۆستا کەرەم کە بۆیە کەوتینە ناو مۆزوعی ناڕزایەتی خەڵک و خۆپشاندان باش بواتی سەر چاوە خێر ئەم لە کاتی خۆیان بەخێر زۆر بەخێر بێت کاک بورهان ئێمە گفتگویەکی کورتمان کرد هاتوواتی ینی باسمان لەوە کرد کە بۆچی ئێستا ئەم ڕۆژیان ئەنجومەنی وەزیران بڕیارێکی یاوە گوایە موچێ مانگی شەشەنێرێ بەڵام بە کۆمەڵێک مەرجەوە بڕیاریشە بۆ نمونە خۆپشاندانە بەیانی بکرێ من ئەمە پرسیار لێکەم زۆر جار ینی ئەم ڕووداوانە ڕوو ئەیەن ینی بۆ نمونە سێ مانگجارێ موچێ دێ ئەمە بەڕاستی کردنەوەی دەنگی خەڵکە یا خەڵک خۆی هاوکار نییە بۆ ئەوەی فشار دروستکە لەسەر حکوومەت کە ئەم شتە بخاتۆ سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی سپاس بۆەوە ببورن کە تەخیر بەخێوێسە چاو لە ڕاستیە هەمومان دۆخی خراپی خەڵکە زانین و ئەگەر سەرنج بدەین تەنیا پەیوەندی بە موچەخۆر و مامۆستاوە نییە تەواوی سێکتەرەکان بە نەبوونی موچە پەکیانەکەوێ جاوی شوتیە بێ ئەمانە هاوکار لە هەرێمی کوردستان لەمەش تێپەڕیوە چونکە تەنها یەک جار نییە تۆ بەردەوام ئەمە هەیە یعنی بەردەوام ئەو خێزانانەی کە لە دواکەوتنی موچە قەرزەکەن بۆ ئەو مانگانە دوجر ناتوان بیدەنەوە مانگی تر ئێتە سەری ئەمە هەمووی کەڵەکەی بەڵام ڕازگۆ بین حکومەت ئێرە میلەتی خۆیان ناسێ پێم وایە لەوا زۆر شارەزان و زۆر باش یعنی ئەزانن هێز ئۆپۆزیسیۆنەکانە ناسێ خەڵگە ناسێ و ئەزانەیە کە بەڕاستی خەڵک مەترسیان لەسەر دروست ناکە ئەمیش کەم و کورتەکە دوولایەنەیە خەڵکی ناڕازی بە ئەمە نەڵێن ڕاستەقینە و یا جۆرێک
خەڵکی ناڕازی بەگشتی ئەوەی توانایی بووە کردوویەتی ئەوەی کە نەقسی هەیە لەم کۆمەڵگە ئەتوانین بڵێن ئۆپۆزیسیۆنە ئێمە لە زەمکردن لە تاوانخستن ئەستۆی دەسەڵات بووینەتەوە یەکێتی و پارتی ئیتر ئێستا هی ئەوە نین خەڵک بڵێ کەم و کورتیان هەیە یانمونەگلەیمانکۆتایی هاتووە لە هەموو دنیا کاتێک کە دەسەڵات بەو ڕادەیە قاچ ڕائکێشێ بۆ سەر کەرامەتی ئینسان بۆ سەر قوتی خەڵک بۆ سەر ژیانی خەڵک بۆ سەر فەرمانگەکان ئەمانە هەمووی یەکەمین شێت سندیکا و گروپەکانی کۆمەلگەی مەدەنینەوان ئەویان قۆڕخ کردووە لە ڕابردووە و ئەمە ئەتوانین بڵێن ئێمە شتێکمان نییە ناوی کۆمەلگەی مەدەنی بێ بەمانە تەواوەکەی وەکو گروپی فشار هەمانە بۆ کاروباری ڕایکردن بەس وەکو گروپی فشار نیمانە کە لە تەواوی دنیا ئەمە بەشێکن لە گروپی فشار لە لایەکی ترەوە هێزی ئۆپۆزیسیۆنمان هەیە لە هەموو هێزی ئۆپۆزیسیۆن ئەسەن لە وڵاتانە نەک لە وڵاتانی دواکەوتوش بۆ دەرفەتە گەگەڕێکە حکوومەتێک کەم و کورتی هەبێ ئەنجومەنی وەزیران کەم و کورتی بێ ئەم بی قۆزێتەوە بۆی هەڵوێستی تایە هەبێ قسەی خۆی تیا بکە و بەڕاستی بە خەڵکی بسەلمێنێ ئەم حکوومەتە شکستی خواردووە ئێمە ئەمانەوێ ئەمە بکەین ئۆپۆزیسیۆنی ئێمە ئەسڵەن هەموو گیانی دەسەڵات کەم و کورتیە هەموو هەنگاوێکیان کەم و کورتیە ئەوانی ژێن وەکو منێکی وڵاتی قسەکەن بەبێ ئەوەی ئەبێ حەدەست دروستکەن ئەبێ بێن پێشڕەوی خەڵک بکەن ئێمە لە ڕابرد ئێستا باشێت خوا بڕیار دراوە دوێنە سبەینە خۆپشاندان نمونە گروپێک لە ناڕازی بڕیار دا سبەینە خۆپشاندان بێ عوسڵان منیش ئەو لەلام پرسیارە بۆ تەنها گروپێکە هەموو مامۆستایان و گروپەکانی تر پشتیوانی لە ڕاستیایی ئەوەیە کە خەڵکی تریش مامۆستای تریش وەکو ئێمە لە میدیاکانەوە زانیومانە یعنی تۆ شتی دراسە نەکراو یعنی بۆ نمونە ڕاستی ئێمە لە ڕابردووە کاتێکە خۆپشاندانی سەرتاسەری بووە لە 13 شار و شارۆچکە لە یەک تەوقیتا یەک جۆر بەیان نامە یەک جۆر خیتاب ئەمە پێ هەمووی هەماهەنگی بووە گفتوگۆ بووە تەلەفۆن و تەلەفۆنکاری یەکاگادارکردنەوە پلان بووە کۆبوونەوە هەبووە لە ڕاستیا کاتێک کە شتێکی ئاوا لە کتوپڕ و ئەدا من لێرەدا مەبەستم نییە بڵێم خۆپیشاندان خراپە مەبەستمە بڵێم هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەڵێن پشتیوانی خۆپیشاندانەکەی کاکە ئەمە ئەرکی هاوڵاتیەکی ئاساییە تۆ ئەبێ خۆت پێش ڕەوایەتی خۆپیشاندان بۆ زۆر جارێن بە سیاسی نەکرێ خۆپیشاندانەکان و بەڵێ بە سیاسی مەکە سیاست نێتە هەنێ من وردەکاری ئەمەم لا نییە بە مداخەلە نەبێ بەڵام هەنێ وەسایلی ئەلام ئەم ئەسرە هەنێشتی بڵاو کردوتۆڵێ یەک لایەن ئەمەی کردووە لە پێناوی کۆکردنەوەی دەنگی خەڵک بۆ پەرلەمانی عێراق بۆ بەرەو هەڵبژاردن خراپە لە ڕاستیا من نازانم تۆ مامۆستای باشە بۆم پرسیارەکە بام پرسیارە جەناب بکەم یعنی ئێمە زۆر زۆر قسەمان لەسەر پارتیوێکێتی کردووەڵی ناکۆکەن لەسەر پۆستڕێ ناکەون یەک دەنگ نین ئەمە بۆ بەغا ئەڵبەتە بۆ ئێرە عیبیان نییە من خۆم چەند بەرنامەیەکم کردووە لەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەمانیش ناتەبان یەک دەنگ و یەک هەڵوێستنی ئێستا هاتووەتە ناو مامۆستایان و چینە ناڕازیەکەیش بەڕاست ئێمە ناکۆکی نییە یعنی ئەکرێ بڵێن گفتوگۆ نەکردنە یعنی ئێمە منەظەم نین ڕێکخراو نین اینجا پلەبەندیمان نییە ئێمە حیزب نین یەکێک قسە بکە ئەوی تر لەبەرەوە کاتێکە بڕیاری خۆپیشاندانە گەدرێ بۆ نمونە من ئاگادار نیم یەکێکتر ئاگادار یەکێکتر من بەمانای خۆم نا بەمانای گروپ بەمانای پانتاییەکە ئیتر تۆ نازانی یعنی ئەجەنداکەی نازانی وانە تۆ ناتوانی بیت شتێ بکەیت کە ئاگادارین دیت ئەگەر نا من دەستخۆشی لە یەکەم وە هەموو ئەو خۆپیشاندانانەی دژی یەکێتی و پارتین بۆ بەڕاستی من بەرکی خۆمی ئەزانم تایە بەشدار بم بەڵام قسێکی تر هەیە هێزی ئۆپۆزیسیۆن هێزی دەسەڵات بەکارهێنانی شەقام لە هەر وێزگەیەکا بێ چ دەسەڵات دەستی تێوەردا بە ئاراستەی خراپ بەکارهێنان چ ئۆپۆزیسیۆن هیچ فەرقی نییە ئۆپۆزیسیۆن لە یەک شوێنە شەقام و دەسەڵات یەک ناگرنەوە چونکە ئەگەر دەسەڵات هاوسۆز و هاوداخوازی شەقام بێ شەقام ڕوونادا خۆپیشاندان ڕوونادا بەڵام ئۆپۆزیسیۆن و شەقامەکرێ یەک بگرنەوە بەڵام لەکوێ لەو کاتەی کە لە پێناو بەرژەوەندی گشتیە شەقام پشتیوانی ئۆپۆزیسیۆنەکە لە هەموو دنیا ئۆپۆزیسیۆنە بێ حەدەست دروستکە خۆی بێ بانگەواز بکە ئێستا بۆ نمونە گروپێک هاتوون بانگەواز خۆپیشاندانەکەن بەڵام لە لایەنێکی سیاسی لە بەرامبەر من پرسیارێکی کە ینی سبەین یەکەم خۆپیشاندانە هەبێ ئامانجەکەی خۆیە پێکەوەکو خۆپیشاندان لە هەرێمی کوردستان یا بەکار لە هەرێمی کوردستان هیچ شتێکی مەدەنی ئامانجی نەپێکاوە لەبەر ئەوەی دەسەڵات هەرێمی بەوانەی ڕابردوو ئێوە شۆکە بەڵێ ئامانجی نەپێکاوە بەڵام هەوڵەکان جدین ئەبێ بدرێن و بەردەوام بین
ئامانج ناپێکێ لە بەرەوەی دەسەڵاتێکی نامەدەنیمانەیە لە شوێنێک دەسەڵات نامەدەنی بوو ڕێگاری مەدەنی ئامانج ناپێکێ ئەمە بە معنای کۆتایهاتی نییە ئێمە پێمان وایە ئەبێ بەخۆمان نابچینەوە وە گفتوگۆی زیاتر بکەین و هەماهەنگ بین دەرز لە کەم و کورتەکانی ڕابردوو وەرگین و پێکەوە بین دەست بەرین بۆ جۆرێکی فشار کە بەڕاستی کاریگەریە بێ من یەک نمونە ئەم قسە من پێم باشە ئۆپۆزیسیۆن لە پشتی خۆپیشاندان باش پێم باشە هەماهەنگ بن پێک بن بەڵام بەکارهێنان هەمان مەترسی هەیە کێکەتی و پارتی هەیەتی لەسەر شەقام بۆچی یعنی ناکرێت یەکێک لە هێزەکان نووسی بووی لەژێر فشار و مەترسی لەژێر ترسی هەڕەشەکانی ئێمە دەسەڵات یان یەکەتی و پارتی بڕیاریان نەوت تەسلیم کە ئەخر ئەمە واز لەوە بێنن ئەمە دوور لە ڕووی مەجلیس و خەڵکوانە بینەرن بەگەم ژەزانینی خەڵک نییە دەسەڵات لە چی تۆ ئەترسێ سەرۆکەکەتی گرتووە لە زیندانە تۆژەڵی بڕیارێکی سیاسیە لەوەت ناترسێ سەرۆکەکەی دەستگیر لەوە ئەترسی بیت بڵێ وەڵا ئەمە لە ئێمە ترساون هەڵوێستمان هەبێ نەوتی کاکەمە ئەبێ بەر لە هەموو کەس خەڵک بیر نەچێتەوە باشە ئەوە بۆ نمونە ئەو لایەنەوەی 300,000 دەنگدەری زیاترە بووە ینی بۆ ناتوانێ ینی من قسەکەم لەسەر ئەمە بۆ هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵبەتە دروستە ینی 500 کەس بێنێتە سەر شەقام لە کاتێکا تۆ سەرۆکی حیزبەکە لە ناو زیندار خۆزگە ئەیان توانی و ئێمە لە دوای دواوە دروشمان بە دواوە ئەوتنەوە خۆزگە ئەوەندە جەریء بوونایە خۆیان بەخاون کردە ئەزانی جیاوازی پشتیوانی و ئەڵوێت چییە کاتێک کە تۆ ئەی بە فەرمی ئەڵەی من سبێنە خۆپیشاندانەکەم ئەم هێزانە پێکەوە وانە بەرپرسیارەتیانەکەوێتە ئەست وانە ئەرکیانە خەڵکی بۆ کۆ ئەکەنەوە بەس پشتیوانی سبێنە هەر شتێک ڕوودا هێزەکان ئەڵێ منجامان نەداوێمە فقط وەکو هێزە خۆپیشان پشتیوانی بوون کاکە ئەرکی هێزی ئۆپۆزیسیۆن تەجربەتانە بووە باڵێ تەجوان یەک شتی تر هێزێگە ئەڵێ پشتیوانی بۆ نمونە پشتیوانی ئەوەمان کرد پشتیوانیان کرد مەترسی هاتە سەر عەربەت کە هەموو هێز ئۆپۆزیسیۆنەکان نەبوو عەربەت ئێمە مامۆستایان بەگشتی دەستیان خستە گیرفان و دەستیان خوڕ گەروی دارایی ئەم ناوچەیە بۆ نمونە بە نەوتی ئەو لاشەوە و هەزاران تەنکەرپەکیان کەوت ئەمێ ئۆپۆزیسیۆنە ویستیان چی بوو ینی لەکوێ هاتن کاتێ بەڵێ من نەزانم کاتێک کە هێز چۆڵی ئەکا بۆ نمونە 50 کەسی لێ 100 کەسی لێ ئەڵێنی دانەیەکەین دەستگیرکردن خراپە بابەیەوە بە هەمووتانە 400-500 دەنگتەرتان هەیە ناڵێن 100,000 4,000 کەس بەی عاز بنێرن بۆیە با پشتیوان بن کاکە سبەینێ فەرمونون داوای پشتیوانی مەکەن فەرمانێ دەرکەن داوا لە سەر جەمەندامەکانمانەکەین بەشداری ئەو ناڕزایە بن خۆمانەکەوینە پێشیان تا من بڵێم ئێوە شایەنی ئەوەن پێتان بووترێ خەڵکی ناڕازی بەرامبەر بەدەسەڵات ئەمە من لە کاتێکام قسەکەم بەڵێ نیگەرانی لەم ئۆپۆزیسیۆنە ئەم ئۆپۆزیسیۆنە نەبووایە دۆ خێرەمی کوردستان نەئەگەشتە ئێرە ئەم جو مۆدێل ئۆپۆزیسیۆنە مۆدێلی ئۆپۆزیسیۆن ئەکرێ بڵێن بەشێکیان من هەمویان وەکو یەکسەر ناکەم من دێکیان هاوڕێ من باڵوێستن بۆ نمونە قسە ئەکەن بەشێکیان ئەکرێ بڵێن هێزی بەرژەوەندی خواست ئەوە خۆی ڕوونە بەشێکی ترچیان هێزی ترسنۆکن هێزێک جورئەتی نەبێ بەدەسەڵات بەکردداری بڵێن نەخێر هێزێک وەکو منێکی مامۆستا بێتەنها کۆنگری ڕۆژنامەنووسی بکە بێتەنها بڵێ ئەوەیان کرد و ئەوەیان کرد و ئەوەیان کرد و مامۆستایان بێن ڕێگەی تەنکەرەکان بگرن ئەو بێ هەڵوێست بێ مامۆستایان بڕۆن لە دێگەڵە 1000 کەس بگەڕێنەوە ئەو بێ هەڵوێست بێ بە ڕەسمی بە خەڵکی خۆی نەڵێ بەشدار بن و ئیهانە بە خەڵک بگرێ شەق لە خەڵک هەڵ بدرێ ئەو هەر تەنیا بەهانامە دەرکا منیش لە دەسەڵاتا من پێم وایە ئەم جۆرە میکانزمە ئەم جۆرە هێزە هێزی بەدیل نییە لێگەڕێن با 4 کورسی بێنن با دوان بێنن با 4 بێنن هەم دەسەڵات جوانەکەن و هەم خەڵکی بە دنیای دەرەوە ژەڵێنێمە ئۆپۆزیسیۆنمانەیە ڕێیان پێدێن ئەمە ئەگەر نا چۆنە بێ لە وڵاتێک ئەم هەموو فەساحەتەی گەندەڵیە بێ ئەم هەموو پێشێلکردنی یاسا هەبێ ئەم هەموو یعنی بەڕاستی ئابڕووچوونە هەبێ ئەم هەموو ناڕێکەوتنە هەبێ یان زەمان بۆ نزیک بەرەو ساڵێک بڕۆین حکومت پێک نات بێ پەرلەمان کۆ نەبوو بێتەوە هێز ئۆپۆزیسیۆنەکانەوە مامەڵاکەن ینی ئاوا هەڵوێست دەرەبڕن ینی تەنیا ئەبێتەوە بەیاننامە و ئەویش لە داخیە ینی ئەم هێزانە تۆ سەرنجە یەکێکیان بۆ نمونە هەڵوێست وابزانم پێش هەموو یان وتی ئەمە پشتیوانی و ناڕزایەکەن نەوەی نوێ لە ڕقی هەڵوێست پشتیوانی ئەکا دیسان حیزبێکتر دیسان حیزبێکتر لە دژی یەک ئامادەن بێن بڵێن پشتیوانی ئەەکەین واکەن واکەین 20 ساڵە لە ڕقی یەکێتی و پارتی نهاتون بڕیا لە خۆپیشاندانێ بدەن
کاکە یەک ئەزمونمان نییە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە بە فەرمی بە بەیاننامەی فەرمی بڵێ ئێمە فلانە ڕۆژ لە فلانە شوێن خۆپیشاندانەکەین ناڕزایی دەرەبڕین تا ئێمە بێن پشتیوانیان بکەین بگرە یەخەمان گرتووە لە کاتی خۆپیشاندانەکانی لە خێمەکانەوە بگرە دوای ئەوە چون لە دەرگامان داون ئێمە بە پشتیوانی مامۆستایان و فرانبەران بە گشتی هەزاران کەس لەسەر شەقامین خۆپیشاندانەکان لە لووتکان وەرن ئێمە ئەزانین ئەم گۆڕانکاریە بە مامۆستان ناکرێ ئێمە تەناتوانی فشار بین ئێوە کەرەستەی سیاسین علاقەی دەولیتان هەیە علاقەی عێراقیتان هەیە وەرن با پێکەوە ببینە بەشێک لە فشار ئێمە پشتیوانتانە بین نهاتون وێ ڕای نەهاتون ئەوە من بە تەنیا قسە نییە فڕێ بدەم و بڵێم وڵات میدەیە وێ ڕای ئەوەی نەهاتون وعدیان داوە پشتیوانی شەقام و ناڕزات بکەن دوای ئەوە ئەبینی بە خەڵک و بە ئەندامەکانیان وتووە بەشداری خۆپیشاندانەکان مەکەن بۆ لەبەرەوەی یەکێتی فشاری آخر حیزبێک بڵێ من ئۆپۆزیسیۆنی یەکێتیم بڵێ من ئۆپۆزیسیۆنی پارتیم نتوانێت لە هەولێر خۆپیشاندانێ بکە لە یەکێتیش تەنها لە سنووری یەکێتیش بە چاوسورکردنەوەیەک ئەندامەکانی بکشێنێتەوە لە خۆپیشاندان ئەتوانی پێناسی ئۆپۆزیسیۆنی بۆ بکەیت حزب هێزێکی ئۆپۆزیسیۆن ئامادە نەبێ بارەگای دابخرێ ئامادە نەبێ خەڵکی بگیرێ سەرکردەی بگیرێ ئەکرێ پێی بڵێ ئۆپۆزیسیۆن زۆر باش ناتوانی لەبەرەوە ئێمە ئەم ڕخنانە لە ئۆپۆزیسیۆن بۆ چێگرین باش ئێمە من بەگشتیمان هەمومان ڕێیمان بەرامبەرێکی تو پارتیە زانین پەتاتن پێمان وایە شایەنی حکومڕانیە وڵاتە نین خەڵک دی لە بەدەستیانەوە بەڵام ئەم ئۆپۆزیسیۆنە شایەنی پشتیوانیکردن نییە بەم میکانزمە خۆیان بگۆڕن هەمومان چەپڵیان بۆ لێدەن ئەچین پشتیوانیان ئەبین کاکە ئاڵایان بۆ هەڵەواسین ئەچین بە عمودەکانە بۆ ئەوەی دروشمەکان واسین بەڵام بەم میکانزمە ئەتوانی بە بەشێکیان پێیان بڵێ بەڕاستی حوشەی پشتەوەی یەکێتی و پارتی دەسۆش جەبام پرسیارەکەم بۆ جەناب بدەوە بێ ئایا بەکارهێنانی خۆپشاندان بۆ بەرژەوەندی سیاسیە یان نەخێت دەکرێت بۆ ڕابەرایەتیکردن بێ بۆ گۆڕانکاری لە هەم سیستەمی سیاسی و ئیداریە کە حیزبی ئۆپۆزیسیۆن نەتوانێت بیکە ئێستا کام مۆدێڵەی لە هەرێمی کوردستانە ینی بەڕاستی جێبەجێەکرێت وڵا خۆی طبیعیە خۆپیشاندان بۆ بەرژەوەندی سیاسی بێ یا بۆ بەرژەوەندی گشتی بێ ئێستا لە تورکیا مزاهرەیە جەهاپە بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆی و سەرکردەکانی کە گیراوە بەڵام کێشەکە ئەوەیە ئەخرەوە ئەندامولایەنگرن لە تۆ سێکە کێشەکە ئەوەیە ئیستیغلالی ڕێی عام نەکرێ کێشەکە ئەوەیە خەڵک بە جێل نەزانی خیتابێکە هەبێ بەس بۆ چاواشەکاری بێ من تعقیبم لەسەر قسەیەوە جەناب لەگەڵ دکتۆر عوسمان عەباسی مەسەلەی کورسی کرد مەسلەی کورسی ڕاز نییە نە حەجمی بەرەی گەل دوو کورسیە و نە حەجمی کۆمەڵ دوو کورسیە و نە حەجمی هەنێ هێزی تر ئەوە نەیە ئەوە سۆف دوێر بوو ئەوەی یارمەتیم بە ئەوە ناکرێتە میعیار هەمووشمانەوە ئازانی قیادی سیاسی ئەحزابەکان هەمووی ئەمە ئازانێ ئەوەی نایزانێ خەڵک حەزەکەم بزانین دوو هەم باسی وجودی ئۆپۆزیسیۆن نەکرد وەڵڵای من تەوهین و تەشیر بە هیچ لایەنێ لەوانە ناکەم خۆیان ناو ئۆپۆزیسیۆن نەک لە بەرەوەی لاگیری لایەنێکی سیاسیشم تەشیریان پێکەم و لە مەکانەتیان کەمکەمەوە بەڵام بەڕاستی لە ڕووی علمی و ئەکادیمیەوە بە مەفهومی علمی سیاسە ئۆپۆزیسیۆن نییە لەم وڵاتە بە سەردەمی گۆڕانشەوە سەردەمی گۆڕان ئۆپۆزیسیۆن هەبوو سەردەمی کاکنەوشیروان بەڵام لە دوای 2014 ئۆپۆزیسیۆن نەما خاصن لە دوای 2017 ئۆپۆزیسیۆن نەما ئۆپۆزیسیۆن لەو شعارانەی هەڵی گرتە بوو لەو مەبادی ئەسامیانە و نەبیلانەی هەڵی گرتە بوو لایە بۆ نمونە ئەم چوو 12 مەطالیبی هەبوو بزوتنەوەی گۆڕان کە چوە بوو بە شەریکی حکوومەت ماوەی 6 مانگی دانا بۆ جێبەجێکردنی دوای کردی بە 12 مانگ ئەم بە تۆڵم ئەم 12 مانگە 2019 تەواو بووە ئەی بۆ گۆڕان چیەکە لە حکوومەتە ئەی چۆن 500,000 دەنگەری خۆیان بتوێنەوە و بیکاتەوە قسەی مامۆستا ڕاستانی پارتیەکێتی بەڵام ئێستا حیزبەکان ناسام خەڵکی کاکە ئێستا لە ساحەی سیاسیە کاکە دەستەکە لای ئەوان کەشفە لای ئێمە کەشفنی من وتم ڕێزم هەیە بۆ هەمووانی ئیعلانی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیانیان کردووە بەس من ئۆپۆزیسیۆن نابینم بە شەخسیش لەگەڵ لایەن یەکەم نییە و ناکرێ هەنێ شتەیە بێڵی ئەوەی ئاگاداری ئەموری سیاسیە لەسەرەوە نزیکە ئەزانێ ئیمتیدادی ئەمانە کوێیە
هي امتدادی تورکی هەیە امتدادی ئێرانی هەیە هي امتدادی هەیە بۆ ئەحزابی سوڵتە هەیە امتدادی هەیە بۆ ئەحزابی شیعی عێراق ڕۆژێکی ژەبێ مەکەشف بێت ڕۆژێکی ژەبێ ئەوراق بڵاو بێتەوە خۆزگەی بە دادگایەکی سەر بەخۆمان هەبوایە تەلەڤیزۆنەکەی توی بەیانی بان کردایە ڕوودا و کەناڵ هەشت و هەمووی بان کردابی و تای مەزدەری ئەم پارەی تۆ کوێ تۆ حملەی ئیعلامی بردووە بەڕێوە وەک هەموو وڵاتێکی تر مەزدەری ئەم پارانەی کە سەرفە کردووە کێیتەتی و چەندێ سەرف کردووە برای بەڕێزم دامی خارجی هەیە ئیمتیداداتی خارجی هەیە هەنێ قسە هەیە لە بەرەنێ اعتیباراتی خاص ناکرێ بکرێ ئەگەر من ئەم قسانە بکەم ئەم شەو لە فەیسبووکە 1 ملیۆن جنێوم پێن لەبەروی خەڵکێکەیە هیچی دەسەڵات نییە بە زیوایەتی جنێوە قسەی ڕاست و حەقی بۆ بکە پێی ناخۆشە وعدی درۆی بەرێ درۆی بۆ بکە پێی خۆشە ئەگەر گریمان من هەڵە بم کە من هەڵەنی مەمەی ئێڵێم زانیاری و معلوماتە ئەگە گریمان من هەڵە بم ئەمانە ئۆپۆزیسیۆنن باشە کاکە ئەمە ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی بەس ئۆپۆزیسیۆنی سەر تەلەڤیزۆن بێ ئۆپۆزیسیۆن یعنی بێ هەنیە شتکە ئۆپۆزیسیۆنە بێ حدث دروست کا دەردی ئۆپۆزیسیۆن نابێ قسەانی سەردەمی قسە ناچێتە ژیرفانی کەسەوە ئۆپۆزیسیۆن نەبێ کردداری هەبێ ئۆپۆزیسیۆن نەبێ لەگەڵ ئەو لایەنانەی مەبادییان مشتەرەکە دانیشێ قیادێکی مشتەرەک دروستکە ئیعلامێکی مشتەرەک دروستکە قینە بەرایەتی یەکتر نەکە مەسائلی شخصی بخاتە ئەولاوە مەسائلی نقاتی اختلاف بخاتە ئەولاوە قسە لەگەڵ مەحافلی نێودەوڵەتیاکە خواخوای بێدەسەڵاتی سیاسی غەڵەتێ بکە ئەم ئیسیغلالی ئەو غەڵەتەکە ئیسیسماری کا بۆ بەرژەوەندی خۆی ئەمانە ئەگەر بە مەفهومی پارتیۆکێتی سێری ئێمە پێیان خۆش ئێمە باسی ئۆپۆزیسیۆنە نانە بە مەفهومی سیاسی ئەمانە تعریفی ئۆپۆزیسیۆنیان بەسەرا جێبەجێنە ڕوبەڕووی ئۆپۆزیسیۆن نەکەین و ڕاستە کەم و کوڕی هەیە بەڵام ئێمە باسی چاکترکردن نەکەین باشە ینی پێ دوایە بۆ نمونە ئێستا گەر مۆزوعی موچە کۆتایی هێنێ بە دەنگی ناڕازی خەڵک یا دوای ئەخات لە ڕاستە با هەڵە نەڕوا ئێمە کاتێکە ڕخنە لە ئۆپۆسیۆنە گرین کە پارتیەتی حەزەکە بەڕاستیەوە حەزەکە وڵا خۆیان و علواشتەکان بە وردی لە من و تۆ باش ئەزاری بۆچی بڕۆ لەگەڵ مەکتەب سیاسیشیانە دانیشە ئەم قسانی من زۆر بە ورتر پێڵە بەزەمە سەر تەلەڤیزۆن کاتێک ئێمە ڕخنە لە ئۆپۆسیۆنە گرین لەوان نین کە ئۆپۆزیسیۆن واخراپە واخرا ئەستان ڕخنەمان لەوەیە بۆ ئەوەندە بەهێز نین مەترسیان لەسەر پارتیەکەتی دروست نەکرد یعنی قسەکە بە قازانجێکەتی و پارتی نییەوە لێگەڕێکەتی و پارتی چ سیستەمێک لە میلەتە ئەەکەن ئێمە تەمەنا من تەمەنا ئەەکەم ئۆپۆزیسیۆن یەکگرتوو بێ یەک دەنگ بێ یەک هێز بێ پێکەوە مەترسی دروستکە بێتە سەر شەقام کاکە فەوزا بنێتەوە لە وڵاتە تاوەی ئەمنیەتیان کێتە مەترسی یەکێت و پارتی داواقیکە نامە بۆ ڕێز وەزەرای وڵاتان بنێرێ نامە بۆ ئەمنستی ئینتەرناسیۆنال و هومان ڕایتس وۆچ بنێرێ بەڕاستی بە یەکێتی و پارتی بڵێن ئەرێ باشە کاگە عوسمان ئەمە چەند جارە ئاساییژە لە خۆپیشان دەرەیە یەکێ لەم حیزبانی خۆینەوەنا ئۆپۆزیسیۆن هاو بۆ محکەمە لە محکەمەی نەزاهە لە محکەمەی نەزاهەیە لە محکەمەی تحقیق بڵێ ئەمە یاسای خۆپیشاندانەکەتە غێری پۆلیس تۆ چۆن ئاسایش و پێشمەرگاکەیتە سەر من لەبەرەوە سەرنج بدە ئێمە ڕخنەکەمان لەوای ئۆپۆزیسیۆن بۆ نەیتوانیوە تند بێ بەرامبەر بە یەکێتی و پارتی نەک لەبەرەوەی بڵێن یەکێتی و پارتی باشن ئۆپۆزیسیۆن وای نە بە پێچەوانەوە ئۆپۆزیسیۆن بەر لە هەموو شتێ بەڕاستیە بێت لە پۆپۆلیستی بێتە دەرەوە لە چەواشەکردنی خەڵک بێتە دەرەوە لانی کام ئەوانی کە ڕخنە ئەگرن لەم دەسەڵاتە بێ بەر لە هەموو شتێ لەگەڵ خۆیان ڕازگۆ بن و لەگەڵ خەڵکا ڕازگۆ بن حقیقت بە خەڵک بڵێن و ئەو کات پێکەوە لەگەڵ خەڵکا دەست بدەنە دەست قوت لەخوا بڵێن بەڵێ خۆپیشاندانە پێکەوە خۆپیشاندانەکەین و 4 ساڵی ڕابردوو پێکەوە لەسەر شەقامە بین پێکەوە دژی یەکێتی و پارتیە بین پێکەوە دەستگیرەکرێن پێکەوە ئازادەکرێن تا هەمومان پێکەوە بچینە سەر سندوقەکان پێکەوە دەنگیان پێ بدەین بەڵام بەکارهێنانی ناڕزای بە تایبەتەن ئەبێ مامۆستایان بە گشتی فەرامبەران بە گشتی ورد بن لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە تۆزێ ورتر مامەڵە لەگەڵ قەزیەکان بکەن ئەمە بەمانایەوە نیە ئێمە لە داهاتوە گرفت ئەوەندە زۆرە کە شەپۆلێکی تری ناڕزای وڵاتە بگرێتەوە و تەمەنا ئەکەن لەو کاتەشە ئۆپۆزیسیۆنەکان جددی بن لەسەر خەت وەکەوەی عربەت و شوێنەکانی تر نەبێ ئەو شەوەی خەڵکی ناڕازی دەستگیرەکرا لە کەناڵە معتەبەرەکانی ئۆپۆزیسیۆن باسی سوودەکانی سیریە کرد تۆ بەتەمای تۆ خۆت لێت بقەومێ من بێم بڵێم ئەبێ ئازادیکەی ئازادیکەی ئەبێ وای لێ بکەی وای لێ بکەی نەخێر
کاتێک کە خەڵک عزیەتەکرێت تۆ بێدەنگی کاتێک کە تۆ عزیەتەکری خەڵک بێدەنگە ئەبێ هەردووکمان بێدەنگ نەبین ئەبوو من خۆزگەمە خوازدەم هێزانە ئێستا بای ئەوەندەەوە بواەوەی نوێ ئەوەندە لە ڕووی پشگیری خەڵکەوە بەهێز بواە و تۆمەتی نەخستایەتە پاڵ خەڵک و لە ڕابردووە خراپ مامەڵی نەکردایە بۆ ئەوەی ئێستا لە گرتنی سەرۆکەکەیە خۆی بێدەنگ بواە خەڵک قسەی بکردایە ئێنارتی پێویستی بەەوە نەبووایە کە خەڵک هەر خۆی قیادێش من ئەڵێم لە ڕابردووە من پێم وایە کێشەی موچە شارەسەر ببێ ئەوەندە قەیران لە وڵاتە هەیە کە وا بکە کە هیچ کات شەقامەکان بێدەنگ ئێستا مام ساسما وەڵای خەڵک وای لێ تۆ بەس کێشەی موچەیە آخر کە موشە چارەسەر کرا کێشەی تر ئێتە پێشەوە ئەزانی هەر کۆمەلگە وایە چونکە سێریگە ئێستا بۆ نمونە سبێنێ موچە ڕێک ببێتەوە موچە بدرێ ینی ئێوەی مامۆستایان چی ترتان بەدەستێ بۆنەوە بایکۆتی خۆ من ئەمە ڕئی شخصیە جارێ باوەڕمان وایە کاتێک کە موچە ئاسایی ئەبێتەوە موچە ئەدرێت ئەو کاتە هەمومانەچینەوە ناوەندەکانی خوێندن و خەڵگەچێتەوە فەرمانگەکان هەموو شتێک ئاسایی ئەڕوا لە دەرەوەی فەرمانگەکان و بایکۆت ئەبێ دیسان دەست بکەین بە یەکەوە بڵێن کاکە نادادی کۆمەڵاتیەیە ئەمە و غەرامە و باج و زەریبەیە چییە یعنی دنیاە گرفتەیە باوەڕکە ئەم گرفتانەی لە وڵاتەیە بەشی ڕوخانی سێ حکومەتەکەن لە هەر وڵاتێکە هەبن هەر ئەو بەغدایە بەرگەی نیوەیەم قەرارانە ناگرێت باشە بەشی ڕوخانی سێ حکومەتەکەن بۆیە ئەوەی کە خەڵک زۆر باسی موچەکە باسی قوتی ئەکا هەر کەسێک کە برسی ئەکرێ ئێستا بۆ نمونە غەزە برسی کراوە ئێستا تەنیا باسی ئارد و نان و برنجەکە بەس کە ئارد و نان و برنجی هەبوو کە ئارد و نان و برنجی هەبوو ئەمە بە معنایەوە نیە تر کێشەکانی تەواو نا ئەم هەموو خانوە ڕووخاوە ئەبێ ڕاست بکاتەوە ئەبێ ئەم هەموو کۆڵانە تێکدراوە ڕاست بکاتەوە خەڵکیش ئەبێ وابێ ئەبێ ئەم موچە چارەسەر کرا ڕێک کەوتن دەستان خۆش بێ باشتان کرد و هەڵەکەتان ڕاست کردەوە وەرن قەرەبووی ڕابردوو بکەنەوە و وەرن بەڕاستی ئەم هەموو نادادگەریە ئەم هەموو دزیە لە تەسەورەکەی چارەسەر بێت نەخێر لەبەرەوەی ئەوانەی هەوڵی چارەسەرکردنی گرفتەکانی ئێستامان ئەدەن هەموو ئەوانن 33 ساڵە گرفتەکانیان توش کردوین تۆ هەرگیز ناتوانی ئومێد لەسەر کەسێک هەڵچنی بۆ چارەسەرکردن کە خۆی سەرچاوی کێشەکەیە شەڕێکی کۆمەڵاتی ڕووەدا هەمیشە کەسێک گەچێتە سڵحەوە کە بەشێک نییە لە شەڕەکە واتە شەڕکەرەکان خۆیان ناتوانانی چاوەڕێی ئاشتیان لێ بکری خەڵک بۆ نمونە بێ لەسەر مێزێکی تر گۆ ببنەوە خەڵکی تر گۆ ببێتەوە ئەمانەش یەکێتی و پارتی جارێ خۆیان لە ناو خۆیانە ناکۆکن ئەری خۆیان لە بین یەکێت بە ساڵێکە ئێمە باشە بەغا نایڵێ پەرلەمان کۆ بێتەوە بەغا نایڵە حکومەت پێک بێ کاکەمانە دنیایەکی کێش و گرفتی نێوخۆییمان هەیە چارەسەری ناکەن چاوەڕێ ئەەکەی بێن لەگەڵ بەغدادا بەرژەوەندەکانان وەلانێن با قوتی مامۆستا فەرمان بەربدرێ با خەڵک دۆخی بۆ بەلایەنەوە گرنگ نییە من پێم وایە هیچ کات هەمیشە هیچ کات بەلایەنەوە گرنگ نییە گەر گرنگ بواە عقلێتی ئاغایانێ خۆیان بە ئەندازەی ئەوە سەرمایەیانەیە کە چارەسەری بکەن تەنها بۆ نمونە ئەگەر پێیان گرنگ بێ سێمانکە خەڵک موچەی نەکردووە هەندێک کە سەر دەوڵەمەندیانەیە لە بەرپرسەکان بە ئەندازەی پەنجەکانی دەست ئەتوانن ژیانی خەڵک بۆ سێ مانگیش این بکەن ئەگەر گرنگ بواە خۆیان ئەیانوت کاکە نەگەشتونتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا کاکە موچەی مانگێک کاکە بەناوی قەرزی سەرمایەدارەوە کاکە بەناوی کۆمپانیەکانی خۆیانەوە کار ناتوانێت کە هی بەرپرسەکانی وڵاتەیە لە ژێر ناوی خەڵکی سەربەخوا ناتوانێت کێشەی وڵات چارەسەر بکە با بەوان ئەوان گرێبەستی گەورە لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئینەکەن گرێبەستی زەبەلاح لە تەڵە وڵاتە کێشەی داهات و موچەی نییە ئەبام پساگەت خوا دوایش ڕێی تۆ حەزەکە بزانسێ هەر ئێمە لەم هەفتەیانێ بڵاومان کردو ئێسای کۆمپانیایکی جێتی چەند کۆگایەکی دروست کرد لەسەر سنووری باشماخواانە بۆ ئەمبارکردنی نەوت ینی بەڕاستی بەنیازی چی ئێستا وترێ ینی دەگوترێ بە کۆنتێنەر و بەرمیل ینی ئەبرێ بۆ چاوی خەڵک لەسەر تەنکەر نەمێ 400 تەنکەری نەوتی کوردستان لە ئەفغانستان نەگیراوە تۆ خۆ لێرە بە 1900 کڕی بنزینێ بە کەڵک بێ نەوتی تۆ لە ئەفغانستان نەگیراوە 400 تەنکەر ئوستاز ئەم وڵاتە کێشەی داهاتی هەیە موچەکەم لەو بینە باشە پێویستمان بە ئەفغانستان چییە؟ نەوت نافرش لە وڵاتە ڕاگیراوە وانە لە عەربەد ئێمە زیاد لە چەند هەزار تەنکەر ڕاگیرە ئەم نەوتە بۆ کوێچێ بۆ ئێران آخر بۆ یعنی بۆ پێویستمان بە بەڵگە نییە وەکو چۆن یەکێک لە بەرنامەکەی تۆیە کادرێکی پارتی وتی نەوت لە وڵاتە نادەزرێ ئەسلی نییە ڕاستەکە نادەزرێ
بە شارەوەی ناڕوا بە بەرچاوی هەمومانەوە بە تەنکەر ئەڕوا بە کەڵەگای ئەوە کەی دزینە. ئوستازە وڵاتە کێشەی داهات و موچەی نییە. من پێم خۆشە تۆ جنابتان تەلەڤیزۆنتانێ بچن بەرنامێ بکەن بۆ نمونە لە باشماغ لە پەروێزخان لە مونزریە بزانن چەند کۆمپانیای حیزب لەوێ ئیشەکە یەکی ئاوەکا بە سیارا یەکێ بە حساب تەمیناتەکە و یەکێ فەحسی تایە ئەکا و بڕۆ بۆ ئەوڵێ ئەو پارەی بە زۆر لە خەڵکی سنن لەوێ بڵێ بزانە ئەمە لە سایە چەندێکێتە وەزارەتی دارایی لە سایە 25 لە سایە 30 ئەویش ئاواتی شێخ جەناب تۆزێ پێی زیاد کردوون. ئەم داهاتەی بۆ شێ بۆ کۆمپانیەکانی حیزبە یعنی وەرە کوڕێکی تەمەن مناڵ ئەکرێ خاوەنی مەسفایە بێبای 2 ملیار و نیو دۆلارە 2 ملیار و 500 میلیۆن دۆلار ئەکرێ ئەم پارە لە شوێ بوو پارە زۆرە ئەم نەوتەی یاوتە بە لاناز و کار و بە قەیوان بە چەند پێ فرۆشتووە داهاتەکەی کوا ئەی ئەوەی تری کە نردوتە ئەم وڵاتە کێشەی ئەوەی نییە داهات و موچەی نییە کێشەی ئەوەیە چەند دەستێکی نائەمین دەستی بەسەر ئەم وڵاتە گرتووە کە ئەو پارەیە بۆ بنەماڵەکانی خۆیانە بن کوڕیانە بێ بە 18 ساڵ و 20 ساڵە بێ بە ملیۆنەر و ملیارێر خەڵک لەلایەن مەمەز نییە خەڵک چاوەڕی یەکێتی و پارتیکە چاوەڕی ئەم دوو عایلیەکە دڵنیا بە خۆشی نابینێ ئەگەر ئەمە تو دوو مەعاشی تر بیریان لە شتێکی تر نەکردەوە زەڕی بۆ باجی لێ بسەنن ئایا لە سەتەلایت ێسەنن ئایا لە سیارە وەستانی سەر شۆسێزن بیر لە شتێکەکەنەوە بۆ کوڕێکی تریان کە پێگەیوە بۆی ئەویش دەوڵەمەندکەن چاوەڕی خێر مەکەن لە یەکێتی و پارتی بە هیچ شێوەیە لەبەرەوەی ئەمانە من هەرگومانم لە کوردبوونیان هەیە ئەگە کورد بێ بەزەی بە میلەتی خۆیایەتەوە خەستەخانەکانی چواردەنگ حەپیتیان نییە 3 مانگە مەعاش وەرنەگرت و عەمەلیاتێکی بەسیتە بێ بچیدا خەستەخانەی ئەهلی بیکی لە خەستەخانەی ئەهلی مردووەکە و بمرێ پارە و پێ نەبێ بێنیتەوە هیچ زیمەیتەکە و کەن هەفتەیە تا بڵێن پارەی ئەو چەند شەوەی لەوێ ماوە ئەمانە کارە ساتە گوزەرێ خانە نشین چواری بەیانی بچێ بۆ نۆرە چەند خانە نشین لەسەرەی نۆرەیە لە سەرمایە لە گەرمان مردووە ئەمانە من گومانم لە کوردبوونیانەیە خۆزگە فاسی دیێن ئەیان کرایبمان زانێ ئەمانە هەر کوردن لەبەر ئەو زاڵمیە ئەو بێڕەحمیە ئەمانە دەسیفاتی میلەتی کورد نییە. دەستخۆش ماوسا مەوزوعی خۆپشاندان ئەزمونێکی دوور و درێژتانەیە لەسەر خۆپشاندان و ناڕازی بوو بۆ نمونە تەسەورەکەی ینی ئەگەر بۆ نمونە سبێنیانێم خۆپشاندانەیشە بێ بەس نازانرێت چۆنە بەڵام خۆپشاندانی منەظەم ینی ڕێکخەر چۆن نەکرێ ینی ئەبێ ئایا دروستە بێتەوە بەڕاستی ئەوەی کە بتوانرێت ینی عەرشی بۆ نمونە پارتیۆکێتی بلەر زار ئێمە تەمەناکەین هەموو خۆپشاندانەکان فراوان و کاریگەر بن بۆی بەیانیشەوە زانین سبێنێ بۆ نمونە ئەمێزۆپۆسییانان وتیانە پشتیوانیەکەین بزانین بەڕاستی هەموو کادرانیانە هێنە شەقام و ئەمانە لەبەرەوە من تەمەنای هەمیشە بۆ هەموو خۆپشاندانانش کە ئینسان هەندێک جار ینی قسەی هەبێت لە سەریان نەگەوەی بەیانی لە ڕابردووە هەر تەمەنای ئینەکەم تەنانە دەگەر کادرانی یەکێتی لێرە کادرانی پارتی لەوێ بێن خۆپشاندان بکەن هەر تەمەنای فراوان بوون و کاریگەربوونی یەکەن چونکە دوجار ئەمە بە قازانجی خەباتی مەدەنیە بەڵام ئەم وڵاتە کاتێک کە خۆپیشاندان لاوازە بێ بۆ نمونەیەکێتی و پارتی هەرگیز نابێت دڵخۆش بن هەرگیز نابێ بیر لەوە بکەنەوە ئەوە تا ئیتر خەڵک نایەتە سەر جادا چونکە ئەمە ڕێگا خراپە هەر کاتێک کە خەڵک زۆر فراوان بە مەدەنی هاتە سەر شەقام بە مەدەنی هەبێ یەکێتی و پارتی دڵخۆش بن بەوەی هێشتا بیرکردنەوەی خەباتی مەدەنی لەم وڵاتە بەهێزە و بیرکردنەوەی تونندوتیژیانە لاواز بوو ئێستا لەم هەموو قەیرانە بانگاز بۆ خۆپشاندان کە 1000 کەسیە لە چەند لە شارێکی ملیۆن کەسیە ئەمە جێگەی دڵخۆشی بۆ یەکێتی و پارتی نا خەڵکێک منێک کە باوەڕم وایە بۆ خەباتی مەدەنی کاریگەری هەیە ئێستا باوەڕم وایە ئەمانە بەهێز هاتوونە بێ بەهێز بڕۆن واتە قوڕەکە خەسترە خەڵک باوەڕی وایە ئەمانە بە چەک هاتوونە بێ بە چەک بڕۆن کەواتە خراپترە هەموو وڵاتە لە کۆتایی لە گەشتنە وێزگەی کۆتایی خەباتی مەدەنیە ئەگاتە وێزگەی توندوتیژی چونکە نابێ کۆمەڵگە خەباتی مەدەنی ئەوە نەفەرامۆش بکرێ ئەوە وەڵامی نەدرێتەوە کە خەڵک باوەڕی لە خەباتی مەدەنیەوە باوەڕی لە مەدەنیەتەوە بگۆڕێ بەرەو توندوتیژی باوەڕی توندوتیژی تۆ بێ ئامادەکاری بۆ کە قیادەیەکە دەبێ ئێمە تەمەناوە ناکەین ئەڵێن ئێمە تەمەناوە ناکەین چونکە کۆمەڵگە دوجارەمانە بەچەک هاتوون کە بەچەک ڕۆشتن دیسانە بێ ویژەر بەچەک بڕواتەوە ئەمە سیلسیلەیە نا ئێمە تەمەناکەین
ئەم یەکێتی و پارتی دەسەڵات بە جۆرێ مامەڵ لەگەڵ خەباتی مەدەنی بکەن خەباتی مەدەنی بەهێز ببێ وەڵامی بدەنەوە سابی بۆ بکەن بۆ نمونە بەدەمیەوە بچن لەگەڵ یا ڕێککەون بێن بڵێن کاکە ئێوە داوای چی وچی ئەەکەن یاک دوو سێ چوار چواریمان سییانیمان پێ ناکرێ ئەمەیمان پێ ئەکرێ بۆی خەڵک باوەڕی وا بێ ئەمانە گوێ لە خەباتی مەدەنی ئەگرن باوەڕتان هەبێ لەو لە 2010 بوو یا هەژدە بوو خەریک بوو توندوتیژی بە تەواوی گەشەی ئەستن هەندێک بارەگا سووتانەها جۆرێک لە فەوزا خەریک بوو ئەگەشتە سلێمانیش ئەزان کۆمەلگە بەگشتی بەدەر لە ڕوە ئەمنیەکەی کۆمەلگە بەگشتی زۆر دڵخۆش بوو پێی وایە ئەمە ڕێگە ڕاستەکەیە ئەزانی چەند خەڵک دەستخۆشی لێکردوین لەوەی لە عربەت ڕاستن پشتیوانی نەکردین لەوێ نەبوو بەس لە عربەت ڕێگە و لە تەنکەرنەوەکان کردووە بە توندوتیژیش کۆتایی هات بەڵام هەر خەڵک پێی وا بوو قۆناغێکی باشتان بڕیوە لەبەرەوە ئەبێ یەکێتی و پارتی لە خۆپیشاندانی فراوان نەترسن لە باوەڕنەمانی خەڵک بترسن بە خۆپیشاندان ئەبێ یەکێتی و پارتی دیراسە بکەن لەسەر ئەوە خەڵک بۆ بەشداری خۆپیشاندان ناکە موچە باش بووە دۆخی خەڵک ژیانی خەڵک باشە نەخێر بۆ نمونە خزمەتگوزاری باشە نەخێر نادادگەری کۆمەڵایەتی گەڕاوەتەوە خەڵک و ئێستا خەڵک یاسا سەروەرە چی نەخێر خەڵک بۆ بێدەنگە اینجا ئاگەیتە ئەو نقطەیەی خەڵک باوەڕی بە خەباتی مەدەنی لاواز بووە ئێستا خوێندکارەکانمان پێمانەڵێن 15 ساڵە 10 ساڵە لەسەر شەقامەکان هاوارەکەن کێ بەگوێیکردن 10 ساڵە ڕێگە ئەگرن کێ بەگوێیکردن کێ بەدەمتانەوە هاو کەس ئەمە وا ئەکا بۆ منیش ئێستا خۆشحاڵ بمە گەر بۆ نمونە جۆرێک لە خۆپیشاندانی ناڕێکرا و نامنەظەم سەر هەڵبدا کاکە لە ڕابردووە گەرچی قەزیەکە پەیوەندی بە ناڕزایی مەدەنیەوە نەبوو ئەو فۆزایی کە ڕێز ئەشتێک لەو لە دروستی کرد خەڵکی تاوا دڵخۆش کردبوو لە کاتێکا چەکی تیا بەکارهاو خەڵکی تیاکوژا ئەوەی خەڵق قسەکە بەس خۆ لە ڕووی کردداری و کردداری آخر ئەمە وردە ئەگاتە ئەو قەناعەتە پێ بنابێت دەسەڵات پێی وا بێ 10 ساڵ بۆی چوەتە سەر سی ئەژێتە چل ئەتەستەر بۆ نمونە سەدام 34 ساڵ 35 ساڵ بۆی چوە سەر بەس 2000 نەچوو لەگەڵ معادلەیەکی دەولیە بەرگەی چەند ڕۆژێکی نەگرت هەر ئەم دۆخەی ئێران بە جۆرێکی تر بکەوتایەتە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروستە بوو بە تایبەتەن لەسەر زۆنێکی لەبەرەوە ئەبێ دەسەڵات ئیش لەسەرەوە بکە ئەگەر ناوچەکە سیاسەتی ڕۆژەڵاتی ناوەڕاست بە قازانجیشمان نەبێ لە هەرێمی کوردستان خەڵکەکەی بەرگری لە قوارە هەرێمی کوردستانەکە ئەبێ وا مامەڵە بکە بڵێ کاکە ئەگەر بێت و هێرشیشمان بکرێتە سەر حەشدیش دشمان بێ کوێیش دشمان بێ ئێمە سەدان هەزار گەنجمانەیە لە وڵاتە سنگی خۆی ئەنە بەفیشەکەەوە نارخێن ئەبێ وابێ لەبەرەوە کاریگەری ئەمە ڕاستە منێکی بێچەک ناتوانم ێستا ڕوبەڕووی زۆنی لەیەکێ تا قسە بکەم منێکی بێچەک لە هەولێر ناتوانم بەرامبەرێکی بەڵام ئەمە بە معنایەوە نییە مشتێک کۆتاییات بە معنای ئەوەیە منێکی بێدەنگی بێچەکی بێدەسەڵات کە تۆ بەرکات بتەوێت دەستگیرم ئەەکەی لە وێزگەیە کا تۆ قاچت کەوتەلاری من نایم ڕاست بکەمەوە پێ ئەنێم بەسەر سەرتا ئەمە مەترسیە گەورە دەستخۆش باخی پرسان کاگورات ینی خەڵک ومێدی هەبێ بە گۆڕانکاری ئەگەر ڕوو بدا ینی هەرێمی کوردستانیش بگرێتەوە ینی زۆر جاقام قسەکرێ ڕەنگە گۆڕانکاریەک بێتە ئارا و ڕوو ئەیات و هەرێمی کوردستان شەکەوێ بەلایەکە لە ئاەتی قورآانە هاتووی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تۆ خۆت کە لە هیچ شتێکان نەبیت دەخلی شتەکە نەکەی تەتەوراتیش بێت چی ئیسفادەیەشی بۆ تۆ هەیە تۆ یعنی وەکو تەمسیلیە هەولێرەکەی ڕەجەب ئەم دانیشتبوو لەژێر هەنجیرەکان دەمی کردبوو ئەوی بەشمامە خوایە هەنجیرێکەوێتە دەمەوە ئێستا ڕەجە بینانی وەکوۆمان لاتۆ ئەم هێزانەکە ئۆپۆزیسیۆنن ئایا خۆیان ناوپۆزن هەرچیەکە حرمەتێک و زۆر و ڕێزێکی زۆرم بۆیان هەیە بەڵام تا دانەنیشن لەگەڵ خەڵکە ناڕازێکە یەک گروپیان نەبێت ناتوانن زەخت دروستکەن ئێمە ناکرێت لێرەوە فتوابین و ببینە ڕۆبسپیر و مۆرا بۆ ئەمانە تەجروبە هەیە تەجروبەی شۆڕشی پورتەقاڵی ئۆکرانیا هەیە کە خەڵک هەمووی بە دوکان و بازار و بە مەدەنی و بە خوێندکار و بە مامۆستا بە موچەخۆر و هاو دەسەڵاتی سیاسی گۆڕی تەجروبەی شیلیمان هەیە بینۆشەمان هەیە کە چۆن منەظەماتی مجتەمەعی مەدەنی و مجتەمە گۆڕی کە مزاهرەکان زۆر بوون و خوێن زیاد ڕژا و زۆری کوش مجتەمەعی دەولی ژاتنە سەرخەت نیزامەکەیان گۆڕی فریای کڵاوەکی خۆی کە و ڕای کرد لە وڵاتە تەجروبەی جەنەرال فرانکۆی ئیسپانیامان هەیە کە چی کرد لەگەڵ حیزبە چەپەکان و لەگەڵ جەماوەری وڵاتەکەیە و نەتیجەکەی چی بوو
تەجروبەی سالازارمان هەیە لە پرتوگال تەجروبەمان زۆرە تەجروبەی شۆڕشی تشینی عێراقی 2020مان هەیە یعنی ئەم تەجروبانە ئەبێ ئێمە ئیسیفادەی لێکەین بەتەمای ئەوە یەکێتی پارتی پێیان خۆشم هێزە ئۆپۆزیسیۆن وادا بەش بوون پێیان خۆشە ئەم ئۆپۆزیسیۆنانە کۆنتاکتی مباشریان لەگەڵ خەڵکی ناڕازیان نییە ئەمانە تا لە سەر مێزێدا نەنیشن هەڵوێستیان یەک نەکەن نقاتی خلافیان نەخەنە دواتر ناتوانن هیچکەن بەو شێوەیە ئیش ئەکرێت نەک بەو شێوەیەی چاوەڕێی ڕەحمی خوابی یا ئەم چاوەڕێ ئەو بێ و چاوەڕێ ئەو بێ خەڵک من لەوە ئەترسم قەدیم شتێکە بوو لە زمانی حوسنی مبارەک لە میسر پێیانە و جەم ئەمانەی نووسەرە سیاسەکان ناوێن نابوو ئەلحالە المیسریە دەسەڵاتی سیاسی لە میسر خەڵکی وا لێ کردبوو ئەی بچی بۆ دەنگان نەچی بۆ دەنگان خۆ پیشاندانکەی نێکی هەر من حاکمم من هەستەکەم یەکێتی پارتی کار بوو ئەوواکەن بڵێ خۆ پیشاندانکەی دەنگبێ بۆ ئۆپۆزیسیۆن چیکەی هەر من حاکمم ئیشی تۆی پێشکەشکاری تەلەڤیزۆن چییە ئیشی من و ئەو چییە ئیشێمە ئەوەیە سەقافەتێکی سیاسی لەناو خەڵکە بڵاوکەینەوە بڵین کۆڵمەیە مەعیوز مەبە تووشی مەلەل مەبە خۆڕاگری تۆ بەرامبەرەکە و تەنازول پێەکە بەڵام تا ئێستا ئەمانەی خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن بە تەلەڤیزۆنەکەی بەڕێزیشتەوە سەقافەتێکی سیاسی عاممان وا بڵاو نەکردێتەوە خەڵک نیشتیمانی خۆی خۆش بێ ئەو داهاتەیەکێتی و پارتی زندە بەهی خۆی بزانێ ئەم وڵاتە بەهی خۆی بزانێ لەبەر ئەوە ئێمە پێویستە ئەو گیانە دروستکەین کە ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی دوو ئەقڵێتی جیاواز دروستکەین ئەقڵێتێکی ئامی خەڵک جیاواز لە ئەقڵێتی سەرانی یەکێتی و پارتی کە ئەوی ئەو وەختە قبول نییە ئێستا با لە یەکێتی و پارتی بڕوا لە فەڕەنسا لە ئەڵمانیا حکومکە یەک ڕۆژ حکومی پێ ناکرێت لەبەر ئەقڵێتی خەڵکەکە ئەوە قبول ناکە هەرچەندە تۆ پێشتا ئەزمونونیەکەی بوو لەگە گۆڕانە تۆزە گۆڕانش کاریگە لەسەر دۆخەکە بوو خەڵکی سار کرد و خەڵک سارکردنەوە نەبووانی هەموو زڕوفێ ئەوەیاتی خۆی هەیە بۆ بزەبێت بەڵامی تر وای لێ هات کە دۆخەکە گەشتا و ئەم حاڵی ئێسایان کاکسامان خەڵک بێ ئومێدە کاکسامان ئەو وەختە کاکنە و شیروان قەناعەتی وا بوو ئەگەر انتخاباتیان لەگەڵاکە لیان نەباتەوە و تەزویری لێ ناکەن نەیزانی ئەمانە عیزەتی نەفسیان نییە نەیزانی ئەمانە لە پێناوی دەسەڵاتە هەموو شتێکەکەن لە خۆی ئەم قسەی لە لای من کردووە من سواسانەکەم کاتم نەما زۆمە تەمە ناکەن لە قۆناغی داهاتوو ئۆپۆزیسیۆن کەمێک بەخۆیان بچێتەوە بۆی هەمومان پشتیوانیان کرد دەستان خۆش بێت زۆ سپاس بۆ مامۆستا عوسمان گوڵپی هەروەها زۆ سپاس بۆ کاگوران ڕەشید کە لەگەڵم بوون زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوکۆسە بینەری بەنامەکەم بەخواتان سپێرم خواتان.